نرخی غازی ماڵان و هۆکارەکانی هەروە هەڵوێستی حکوومەت و لانە پەیوەندیدارەکان لەبارەی ئەو کێشەیەوە لەگەڵ بەڕێز دکتۆر غاڵب محەممەد سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی گفتوگۆی زیاتر دەکەین. دکتۆر غاڵب سپاس بۆ ئامادەبوونتان لە سوودەکانمان لە شاری سلێمانیەوە. ئەمەوێت لە نامەکەی بەڕێزەوە دەستکەم بە گفتوگۆکەمان. بەڕێزن نامەیەکت بۆ حکوومەتی خۆجێی سلێمانی نووسیوە کە تێیدا دەڵێ لەبارەی گرانبوونی نرخی غازی ماڵانەوە هۆشداریشت داوەکە هۆکاری ئەم هۆشداری ئێوە ئەمێ بزانم بۆچی دەگەڕێتەوە یان زانیاری تەواوتان لەبەردەستە لەسەر ئەگەری بەرزبوون نرخی زیاتری غازی ماڵان؟ بەڵێ سڵاو لێوە و لە بینەرانی خۆشەویستان طبعاً ئەگەر سیر بکەی ئێمە غاز بە هەموو جۆرەکانیوە کە سێ جۆرەکەیە کە غازی وشک و غازی ماڵانە کە LPG پێوترێ لەگەڵ کۆندێنسەیتە کە بینی غازنەوتە هەمووی لە یەک کێڵگەی هەرێمی کوردستان ئینتاجەکرێت. ئەوش کێڵگەی کۆرمۆڕە کە دەکەوێتە یانی ناحەیە کە دەکەوێتە سەر چەمچەماڵ. ئەم کێڵگەیەکێکە لەو کێڵگانەی کە بەس بە تەنها توانێت غاز بەرهەم بهێنێت و ئەو غازەی کە 340 ملیۆن پێسێجایە بۆ تەولیدی کارەبا بەکارهێنرێت بۆ هەرێمی کوردستان و تەمەنی تەولیدی کارەبایە بۆ هەموو هەرێمی کوردستان و غازی ماڵانیش 100,000 تان بەرهەم ئەهێنێت کە بۆ هەموو ماڵەکانی هەرێمی کوردستان بەکاردێت و لەگەڵەوە کۆندێنسەریش تێکەڵ بە بنزین و ئەتوانی تێکەڵ بە نەوتی خراپ بکرێت کە مواسەفاتەکەی بەرزەکاتەوە. من لێرەوە دەست پێ یەکەم ئێمە ئەتوانین ئەوە بڵێین کە ئەو کێڵگەیە 1000 تان غازی ماڵان بەرهەمێنێت کە پێوترێ LPG. ئەم 1000 تانە بەشی هەموو هەرێمی کوردستانەکات و بەشێکی لێ زیاتریشە، یعنی زیادەشی لێ ئەمێنێتەوە توانی هەناردەی دەرەوە بکەیت. کێشەکە لەوەیە لە کاتی هاوینانە ئەو کۆمپانیای کە تەندەرەکەی پێدراوە لە کاتی هاوینانە هەمووی فەرزەکە بەسەر ئەو معمەل غازانی کە لە سلێمانیان لە هەولێریان لە دهۆکن کە بەکاریان بێنێت، بەڵام کە نرخەکەی لە زستانە گرانە بێت لە دەرەوەی وڵات بۆ نمونە وڵاتەکانی چواردەورمانیان وڵاتی تر کە وڵاتی ساردە دێت ئەو ڕێژەیانە بۆ هەناردە ناکە بۆ ناوخۆ بەکاری نایێنێت بەڵکو هەناردەی دەرەوەکە بۆی سعرێکی زیاتری بکات. ئەمەش وا ئەکات کە نرخی غاز لە زستانانە هەموو زستانێک بەڕاستی نرخەکەی تۆزێ زیاد بکە. زۆر باشە دکتۆر، هەر لە نامەکەی ئێوەدا باس لەوە کردووە کە ئەو کۆمپانیای کە حکوومەتیێرەم گرێبەستی لەگەڵدا کردووە بۆ دابینکردنی غازی شل بۆ کارگەکانی بەرهەمهێنانی غازی ماڵان گرێبەستەکەی پێشڕ کردووە لە بری بازاری ناوخۆ کۆمپانیەکە غازی شل بە دەرەوەی هەرێمە فرۆشی باست کرد. ینی چۆن ئەتوانێت پێشێلی ئەو ڕێکەوتنە بکات زۆربەی ئەو کۆمپانیانەی کە تەندەریان پێدەی کۆمپانیای حزبین و کۆمپانیای حزبی بەڕاستی سەرەوەی حکوومەتە، ینی هەموو جموجوڵەکانیان سەرەوەی حکوومەتە لەسەر وەرەقا هەموو شتێک ئەنووسرێت بەڵام دوای جێبەجێ ناکەوە حکوومەتیش خۆی ئەمە ئەزانێت کە جێبەجێ ناکە. ینی ناکرێ ئێمە هەموو ساڵە کێشەی غازمان بێ، کێشەی نێو تیسپیمان بێ، کێشەی بنزینمان هەبێ و حکوومەتێک نییە چارەسەری بکە. کەواتە تۆ لەمەتی ئەگەی کە حکوومەت لەگەڵ ئەم کۆمپانیانە دەستی تێکەڵ کردووە، ینی لە هەموو دنیا وزارەت و ئەنجومەنی وەزیران کاری ئەوەیە کە کەرتی تایبەت ڕێک بخات بۆ ئەوەی قانجاز و سوودی بۆ حکوومەت و بۆ هاوڵاتیان هەبێت و بەشێکیشی بۆ بازرگانەکان هەبێت. بەڵام بەداخەوە لێرە کەرتی تایبەتیان ڕێک خستووە بکردوانە بە کەرتێکی حزبی. هەموو کۆمپانیەکان خۆیان دێرنە ژوورەوە بۆ وزارەت و بۆ وزارەتی نەفت بە تایبەتی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە و نەئێڵن بازرگانە حەقیقیەکان ئیشەکانی خۆیان بکەن و نەئێڵن هاوڵاتیانی سوودمەد بن لەو کەرتە تایبەتی کە دایان ناوە. لێرە وای کردووە کە نرخی غاز گران بێ بۆ لەبەرەوە تۆ هەموو غازەکان کە لە جیاتیەوە بیدەی بە معمەل غازەکانی پارێزگای سلێمانی و هەولێر و دۆک بۆ ئەوەی بتوانین ئیشەکانیان بکەیت دێیت ئەم غازە ئەگوازی تۆی بێ بۆ دەرەوە ئیفرۆشی. بەڵام کە کاتێک نرخەکەی ئەرزانە بێ دێی بە زۆر فەرزی ئەەکەی بەسەر معمەل غازەکان ئەڵێ دەبێ ئێوە بیکڕن. لەبەر ئەوە دەبێت حکوومەتی هاوڵاتی بێ، ناکرێ حکوومەت بۆتە حکوومەتی حزب و بۆتە حکوومەتی کۆمپانیەکانی حزب. یعنی وزارەت ئەبێ پلان و
استراتیجەتی هەبێ بۆ ئەوی بزانێت چۆن وزەی هەرێمی کوردستان سربەخۆ بکات، چۆن وا بکات کە غازی ماڵان لە جیاتیەوەی تازە بە تازە ئێمە بەدەبەوە ئەیهێنین و بەقلینە ئەیدین بە هاوڵاتیان بە بۆری بدەین بە هاوڵاتیان. ئێمە وڵاتێکین لە تەقریرەکەتانژە بە جوانی دەرکەوت، ئێمە وڵاتێکین 3% غازی عالەم لێرەیە، 8 وڵاتین لە غازە، 80% غازی هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانیە، 57 بلۆک نەوتی و غازی هەیە لە هەرێمی کوردستان، 27 لە پارێزگای سلێمانیە، لەو 27 6 غازە. یعنی لە جیاتی ئەوەی کۆرمۆر ببێتە سەرچاوەی وزە و سەرچاوەی داهاتێکی زۆر بۆ هاوڵاتەکانی کەچی جادەی کۆرمۆر قەرەهەنجیر یا جادەی کۆرمۆر بۆ سەر جادەی عامی چەمچەماڵ 6 جارە پارەی بۆ سەر فەکرێ، بەڵام جادەکە وەکو خۆی چاک ناکرێ و هاوڵاتیانی ئەو منتەقە ینی هیچ سوودمەند نەبوون لەم کێڵگە گەورەیە کە کەوتۆتە سەر خەلیتەی عالەم و غازەکەی ئەنێرێ بۆ شوێنی تر و بەکاری هێنن. ئەمێ بپرسم کەواتە هاوڵاتی کێ مافی بۆ بسەنێتەوە؟ ینی ئێوەکو ئەنجومەنی پارێزگا وەکو حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانی چیتان پێکرێت؟ ینی حکوومەتێک نەتوانێت ئەو کۆمپانیایە کە لە گرێبەستەکە لای داوە هیچی لەگەڵا بکە، حکوومەتی خۆجێی ئەتوانی هیچی لەگەڵا بکات؟ ئێمە هیچ نەبێ، ینی حکوومەت بێدەنگە لەم پێشێلکاریە و بێدەنگە لە هاوڵاتیانەکەی خۆی، چونکە خۆی شەریکە لەگەڵ ئەو کۆمپانیا. با ڕازگۆ بین لەم منتەقە هەمووی کۆمپانیەکانی یەکێتیەی باتەڕێوە لە بواری نەوت و غازە، نۆکان و ئیدارەی گشتی و نازانم ئەو هەموو کۆمپانیانە قەیوانە نازانم چێوانە ئەمانەی بن بڕێوە، لەبەرەوە تو ئەبێ کە حکوومەت بێدەنگ بوو بەرامبەر بە ئەمانە مەجبوری ئەنجومەن بێتە دەنگ قسە بکات و بێ هاوڵاتیان تێبگەێنێ و ڕاگەیاندکارەکان تێبگەێنێ و پەرلەمان و هەموو لایەک ئاگدار بکاتەوە کە ئەمە بەڕاستی غەدرێکی گەورەیە لە میلەتەکە. کێشەکە ئەوەیە ئەنجومەن هەتا دێ دەسەڵاتی کەمەکەنەوە، هەموو دنیاش بۆتە دژی ئەو ئەنجومەنەی کە لە پارێزگای سلێمانیە هەیە، ئەیانوێ ئەو ئەنجومەنە بێدەنگکەن، ئەیانوێ ئەو ئەنجومەنە وای لێ بکەن کاربەڕێکەر بێ، ئەیانوێ ئەو ئەنجومەنە بکەنە ئەنجومەنێکی شکلی بۆ ئەوەی کەسانی وەکو ئێمە و برادرانی ترمان نەیان نووسراوێک بکا بڵێ وەڵا ئەم فڵان گەندەڵی کردووە فڵان ئەبێت دەربکرێ فڵان ئەبێ لا بدرێ. یعنی حکوومەتێکی گەورە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو دەسەڵاتێکەوە ئەدا لەم ئەنجومەنە بۆی بێدەنگی کە. لەبەرەوە ئێمە ئەمەمان کردووە بۆ ئەوەی بە حکوومەت بڵین ئێوە حکوومەتێکی فاشلن، ئێوە ناتوانن ئەم خەڵکە بەڕێوە بەرن و ئێوە لەگەڵ کۆمپانیەکانە دەستان تێکەڵ کردووە. ئەگینا ئەبێ پێش من وزارەتی سامانە سروشتەکان قسەی هەبوایە کاکە لە هەموو دنیا کێشەیەکی بەسیط دروستە بێت لە شارۆچکەیەکی بچووک وەزیر و ئەنجومەنی وەزیران و هەموو ئەو حکوومەتە ئەکەوێتە ڕێچێ بۆ ئەو شارە بچووکە بۆی چارەسەریکە. بەس لای ئێمە لە بەرچاوی خۆمان غەدرە بینین، بەڵام وزارەتەکە خۆی بێدەنگ کردووە. ئاخر لە هەموو دنیا بینیتە هەموو کێشەی هەرێمی کوردستان ئێستا دووشتە، یەکێکە نەوتە باشە کە نەوت و مشتەقاتی نەفتی وەکو بنزین و نەوتی سپی و ئەوانەیە و لەگەڵ داهاتی نەوتەکە موچە نییە. دووهەم کێشەمان کێشەی کارەبایە. ئێوەرە پێم بڵێ وەزیرێک کە بۆتە وەزیری هەردوو لە 6 مانگە دیار نییە. ئەخرەمە ئەمە چۆن پلاندانە بۆ ئەم وڵاتە؟ ئێخۆ بریتانیا کارەبا و نەوتی تێک نەچووە، تۆ چووی بۆ لە بریتانیا دانیشتووی، کاکە کوردستانە، یعنی ئەمانە لیان تێک چووە. وازانە چەند چارەسەری کارەبا و نەوت لە بریتانیا کرێ، یان چارەسەری کێشەی نەوت و کارەبا و داهات و موچە و ئەوانە هەمووی لە نەوت وەرەگیرێ لە هەرێمی کوردستانە ئەکرێ. باش ئەمە کەسێک نییە. زۆر باشە. ئەوە غازیشی هاتە سەر لە پارێزگای سلێمانی. ئەوە غازیشی هاتۆ سەر و شتی تریش دێتە سەری. دکتۆر ئەمێ بپرسم کە لە ماوەی ڕابردوودا دەنگۆیەکە بوو لەوەی کە ئەو بۆڕی غازانی کە لە کۆرمەوە ڕاکێشراون کونکرا و کۆمەڵێک کەس غازی لێتسن. تا چەند ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێزت وەکو سەرۆکی لیژنەکە ئاگاداری ئەو دەنگۆیە هەیە، ڕاستە یاخود نا؟ بۆ مەسەلەی غازی وشک ئاسان ناتوانانی تەعاملی لەگەڵا بکەیت، ئەتوانی کون لە بۆری نەوت بکەیت و بیبەی. بەڵام بۆ مەسەلەی غازی وشک ئەوەی کە بۆ تەولیدی کارەبا بەکاردێتەوەی بە بۆری ئەکوازرێتەوە، ئەوە ناتوانانی کون بکرێ، کونش بکرێ یەکسەر ینی دەرەکەوێ کون کراوە، وەکو بینیتانانی ئەو چاڵی کە ئاوەکەیشی لەگەڵا گڕی گرتووە. لەبەرەوە غاز فلاش پۆینتی بەرزە زوو گڕ ئەگرێت. ئەمە یەک. دوو مەسەلەی ئەوەی کە باسی لێوەکەوە LPG-ەکانە لەو شوێنانەدا ئەندێتەوە لەوێ درێ بەو کۆمپانیا حزبیانە کە ئەی گوازنەوە مامەڵەی لەگەڵاکەن کاکە خۆ ئەو کۆرمۆرە هەر غازی وشک بەرهەم نایێنێ، وەکو باستانش کرد لە راپۆرتەکەتان کۆندێنسەیت بەرهەمێنێ 20,000 بەرمیل بەرهەمێنێت کە ئێستا بە تەنکەرە گوازرێت و کەس نازانێت دەنگۆیە پشتڕاستەکەیتەوە؟ بەڵێ ئەو دەنگۆیە پشتڕاستەکەیتەوە؟ من پێم وایە ئەو بۆیە ناتوانانی کون بکرێ، بەڵام
ئەوەی گرنگە لای من داهاتی LPG داهاتی کۆندێنسەیتەکەی کەس نازانێ بۆ کوێ ئەڕوات و ئەو کۆمپانیای خزمەتگوزاریانەی کە لەوێ هەیە چی سکیوریتی بێت چ گواستنەوە بێت چی نازانچی بێ هەمووی حزبیە و هاوڵاتیانی ئەو دەڤەرە استفادەی لێ ناکە و غازی سروشتیەکەیشی کە 340 میلیۆن پێسێجا غاز بەرهەم ئەهێنێ بۆ مەحەطاتی تەولیدی کارەبای سلێمانی و هەولێر و شوێنەکانی تر کە دوای ئەوە کارەباکە ئەچێتە هەولێردا بەشەکرێت دووجا غەدر لە ئێمە ئەکرێوەکو پارێزگای سلێمانی یەکێکی غازەکەی بەرهەمهێنانەکەی لە گەرمیان و پارێزگای سلێمانیە دووەم ڕێژەیەکی کەمیش کارەبامان بۆ دێ یعنی ناکرێت تۆ ئەو ناحیەکەوتە سەر چەمچەماڵ بەڵام ئەگەر دراسەیەکی وردی بکەیت چەمچەماڵ زیاتر لە 72 لادەی لەسرە کارەبایان نییە یعنی ئەمە ئەوە ئەگەیەنێت کە ئەم وڵاتە بەروێرانی ئەڕوات و ئەم داهاتە هیچ سوودێکی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە وەکو ڕوونیشم کردەوە ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی داهاتی نەوتمانەیە کێشەی بەرهەمە نەوتیەکانمانەیە کێشەی غازمان هەیە کێشەی کارەبامان هەیە ئەوەی کە مەسئولە لەسەر ئەم بابەتە 6 مانگە دیار نییە یعنی ئەمە هەموو دنیا ئەمە ئەزانێ یعنی تۆ لە شوێنێکا بینیتە شەڕ لە شوێنێکا هەبێ وەزیری دیفاعەکەی لە بریتانیا دانیشێت ناکرێ ئەمەش وایە ئێمە کێشەکانمان لە نەوت و غازایە کەواتە وەزیرەکەمان لەکوێیە ئەو وەزیرە بۆ نایە چارەسەری بکات دکتۆر وەزیرێک چی بکات ئەگەر بەڕێزت لە سەرەتادا باسی ئەوەت کرد کە حیزب زۆرتر باڵا دەسترە وەک لە حکوومەت وەزیرێک چی پێکرێت کە مەسئولێکی حیزبی باڵا دەستر بێت لە وەزارەتێک ئەگەر وەزیرێک نەتوانێت بەرامبەر بە هاوڵاتەکانی خۆی بڵێ من دەسەڵاتم نییە ئەوە پارتی و یەکێتیە مڵک و ماڵی ئێوە ئەدزن و ئەخۆن و ئەیکەنە بنەماڵی بۆی لەسەر کورسەکەیان بە شێوەیەکی نایاسایی بمێننەوە بۆی تەقەتولاتی پێ بکەن ئیترەوە کەی وەزیری خەڵکە ئەوە باشتری یەکەم کەسە بێ ئەو بدرێتە دادگانەک ئەوانی تر زۆر باش وەکو کۆتا پرسیارم بە کورتی سواس دەکەم ئێوە وەکو لیژنەی پەیوەندیدار و هەماهەنگ لەو بارەوە چیتان پێکرێ بۆی کە نرخی غازی ماڵان گران نەبێت و ئەو کێشەی کەمی غازە چارەسەر کرێت من پێم وایە ئەو نووسراوی کە کردومانە بۆ ئەنجومەن دەست بەجێ نووسراوی خۆی بکە بۆ لایەنە پەیوەندیدارەکانێکی لەوانە کە وزارەتی سامانە سروشتەکانە کە ئەو عەقدەی کردووە ئەبێ ئەو لایەنانە ئاگادار کاتەوە و ئەمە نایاساییە ئێستا دوای ئەم بەرنامەی جەنابتە ببینە بزان چەند کەس دێتە خەت لەسەر ئەم قسانەی کە ئێمە کردومانە یعنی کەواتە ئەم کارە نایاساییە ئەم کارەی کە کراوە بەرامبەر بە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاکە خۆم شەڕم من ئەیکەم لێرە بۆ ئەوە نییە کە بەس غازی ماڵان لە سلێمانی ئەرزان بێ بۆ هەولێر و بۆ دووەکە بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە بەرپرسن لە هەولێر و لە دووەک بێدەنگیان هەڵبژاردووە یەک وشەیان لێوە نایە بەڵام ئەگەر کێشەیەک دروست بووە بەرامبەر بە پارتی هەمویان هاتنە سەر جادە یعنی تۆ سیرکە کابرا ئەگەر داوای شتێکی بەسیتەکە ماوەیەک داوای ئەومانە کرد موچە لە عێراقەوە بێ بۆ هاوڵاتیانی پارێزگای سلێمانی هەموو مەسئولەکانی هەولێر و دووەک هاتبوونە سەر خەتای ئەو ناکرێ ئەمە نایاساییە دەبێ موچەکە بێتە هەرێمی کوردستان بەڵام کە ئەمە ئەبینیت سیرێکی کەس نایەتە سەر خەت یەکێ لە هەنە نمونەکە کە بۆمان دەرەکەوێ ئەوش ئەوەیە ئێمە تقریبان لە حسابی کە لە مانگی سێوی 2014ەوە بودجەی هەرێمی کوردستان بڕاوە نەوتی بڕاوە کارە محەویلەی کارەبامان بۆ نایە دەرمامان بە ڕێژەیەکی کەم بۆ دێت نییە چیروان بەرزانی و حکوومەتەکە یەک وشەیان نەوت یەک قسەمان نەبینی لێیان هەر هەوڵێنەدا بە کڵاوات وامان لێ بکەن کە بڵێن ئەمە ئەکرێ و ئەوە ئەکرێ ئەوکر هیچیش نەکرا و موچەی خەڵکیش نەدرا بەڵام کە پەرلەمانی عێراق دەستی برد بۆ کۆمپانیای کار یەکسەر نەیهێڵا 5 سەعات لەسەری بڕوا لەبەرەوە کۆمپانیای کار هینیە چیروان بەرزانی خۆی بوو یەکسەر هاتە سەر خەت وتی کاکە ئەم کۆمپانیا نابێ نێڵی لە کەرکووکا ئیش بکرێ ئەی باشە خۆ هەر ئەو کۆمپانیانە زیاتر لە 1000 کۆمپانیا ئیفلاسی کردووە ئەی بۆ لەسەر 1000 کۆمپانیاکە ناتیتە خەت کۆمپانیای پیاوی کەسێکە کە هی خۆی نییە لەبەرەوە قسە ناکات کاتم نەما دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خاڵە محەممەد سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سوودەکانمان لە شاری سلێمانیەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە زۆر سپاس.